ئێمە وەکو کارمەندانی نەخۆشخانەکانی کۆڕۆنا لە دکتۆری مساعید مخەدیر لە دکتۆری باتنی لە کارمەندانی چاودێری ورد ئەمڕۆ نیمچە مانگرتنێکمان ڕاگەیاندووە بە ئامانجیەوەی کە نزیکەی 4 مانگە هیچ بڕەپارێکی هەندانمان بۆ سەرف نەکراوە. تەنها کارەکەی ئێمەش تەنها لەسەر کتابێکی وەزارەتی دارایی ماوەتەوە چەند جارێک پەیوەندیمان کردو بە بەڕێبەراتی گشتی تەندروستی سلێمانیەوە، بەڵام ئیشەکە لە بەڕێبەراتی گشتی تەندروستی سلێمانیە نییە، ئەوان ئەڵێن هیچ بڕەپارێکمان لە بەردەستان نییە. ئێمەش داواکارین لە وەزارەتی دارایی کە یعنی ئیشەکە ئێمە یەک کتابە کتابێکە بەسی ئیمزایەکیەوە ئیشەکە نیم ساعتی پێ ناچێ پارێم کارمەندانەمان بۆ چونکە ئەگەر لە ماوەی 24 ساعتا وەڵاممان نێنەوە ئێمە شوێنەکانمان بە تەواوەتی بەجێ هێڵین. چاودێری وردمان هەیە ئەگەر بۆ ساعاتێک شوێنەکەمان چۆڵ بکەین چەندین نەخۆش دەدەستین، چونکە ئێمە شوێنەکانمان ئێستا حالێن بە تەواوەتی جێ نەهێشتووە، چەند کارمەندێکمانەیە کە لە قاوشەکانە ماوەتەوە، بەڵام ئەگەر نێن بە دەم داواکاریەکانمانوێ ئێمەش مەجبورین شوێنەکانمان چۆڵ بکەین، چونکە پارەی هەندانەکانمان بڕەپارێکی ڕەمزیە تەنها بۆ هاتوچۆ و نان خواردن و هەندێک کاری تایبەت بەکارێنرێ پارەیەشی کەمە. پێویستە یعنی حکوومەت چاوێک بگێڕێتەوە بەم کارمەندانەیە بە پزیشکەکانە بە خۆبەخشەکانە ئێمە داوای چێکەین تەنها هەندان، یعنی ئێمە وەکو کارمەندێکی ڕسمیش موچەیەکی خۆمان هەیە بە زەوانەی کە خۆبەخشن ئەوانە یعنی هیچ داهاتێکیان نییە هیچ هینێکیان نییە، تەنها پشتیان بۆ بەستەوە بەو هەندانە. پێویستە لەمانی 9 و 10 و 11 ئەمە 12 یعنی 4 مانە